لەگەڵ دەستپێکردنی هێرشەکانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بۆ سەر پارێزگاینینەوە و بەردەوامی هێرشەکانە بۆ ناوچە جیاجەکان لە کاتێکدایە کە بەشێکی بەردەوام هێزەکانی سوپای عێراق لە پاشەکشەدان و بێ بەرەنگاربوونەوە ناوچەکانیان ڕادستی چەکدارانی داعش دەکەن. لەلایەکی تریشەوە هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پارێزگاری لە خاکی هەرێم و ناوچە دابڕێنراوەکانی دەیان لیوای پێشمەرگەی بۆ جەنگی تیرۆر ڕەوانەی سنوورەکانی هەرێم کردووە. ئەگەرچی تا ئێستا نازانرێت ئاکامی هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بۆ سەر سوپای عێراق بەکوێ دەگات و چارەنووسی ئەو ناوچانەش کە بەدەستیانەوە چی بەسەردێت، بەڵام هاوڵاتانی هەرێمی کوردستان ئومێد دەکەن کوڕ خۆی لەو شەڕە بە دوور بگرێت و پێشمەرگەش تەنها ئەرکی پارێزگاری ناوچە کوردستانیەکان و سنوورەکانی هەرێم لە ئەستۆ بگرێت. پێم باشە شەڕ نەکات، کورد شەڕی پێ نەفرۆشن، خاکی داگیر نەکەن، شەڕ لەگەڵ کەس ناکات، دۆستی هەموو کەسێکین، بەڵام تەعادامان لێ بکەن، تەعادا قبوڵ ناکەن. وەکو نیشتیمان پەروەرێکی کوردستانی داواکە ملک لە پێشمەرگە ئاگان لە سنوورەکانی خۆیان و مەنتیقەکانی خۆیان بێت، بە هیچ جۆرێ نێڵن دوژمن بچێتە خاکەکەیانەوە نێ و ئەو شوێنانەشی ئێستا عسکەریە بەینی کردووە، هەموو ئەو پێشمەرگە چوون گرتویانە و ئیشێکی باشیان کردووە و کورد هەتا یەخەی نەگر و نێنە سەری پێویست ناکات شەڕ بکات. و گەنجێک پێم باشە شەڕ نەکا، تەنها پارێزگاری لە سنوورەکان ماگەن و نێڵن بێن ناو سنووری هەرێمی کوردستانەوە، پێویست بە شەڕکردن ناگات، چونکە هەر گەنجەکانی خۆمانن تیاچن، بەڵام وەکو پارێزگاریەکە پارێزگاری بکەن لە سنوورەکان ئەوە زۆر باشتر. لەلایەکی تریشەوە چاودێرانی سیاسی لێکدانەوە و سیناروی جیاواز بۆ شەڕ و پێکدادانەکانی نێوان داعش و سوپای عێراق دەکەن. بە جۆرێش گەسێنانی سوپا بەرامبەر ژمارە چەکدارانی داعش سەرسوڕمانی لێ بکەوێتەوە و چەکدانان و هەڵهاتنی سەربازانیش لە ڕێزەکانی سوپا زیاتر ئەو پێناسە هەڵگرێت کە لەلایەکەوە گڕاپەڕی ناوبهێنێت و لەلاکەی تریشەوە بە پیلان و خۆفرۆشی وەسف بکرێت. هاوکات چاودێرانیش دۆخەکە پەرەسەندنی شەڕ و ئاڵۆزەکانی بەسەرەتای دابەشبوونی عێراق ناو دەبن. ئومێدیش دەکەن کورد بە وریایی مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات. مەترسیەکانی داعش و بڵاوبوونەوەی داعش لە ناوچەکانی عێراق بە تایبەتی کوردستان و سەروی عێراق پێم وابێ مەترسیەکی گەورابێ بۆ ناوچە بۆ هەرێمایەتی و مەترسیە بێ لەسەر ئەمنی قەومی جیهانی. بۆیە ناکرێت پێشمەرگە بەبێ ئەجەندایەکی سیاسی بەبێ تێگەیشتن لەم چوارچێوەیە تەدەخولی ئەم شەڕە بکات و بچێتە ناوم شەڕەوە و بێ پێشمەرگە لە ناوچە دابڕاوەکان لە هەموو توانە و ئامادە باشیەکی لە دەبەردەستا بێ بۆ بەرڕووبوونەوەی هەر ئەگەرێک تەنها ئەگەری داعش نییە، ئەگەری تریش لە بەردەما هەیە و مەترسی تریش لە بەردەما هەیە. بۆیە من پێم وابێ پێشمەرگا بێت جگەلەوەی کە بێ پشتیوانی نێوماڵی کوردی بە تەواوەتی لە خۆی کۆکاتەوە و پشتیوانیشی گەورە بکرێت، لە هەمان کاتیشا بێ خۆشی بە ئەجەندایەکی عسکەری و سەربازی و نەتەوەیە لەو ناوچانە بێت. داعش لە بەیاننامەکانیانەوەیان ڕاگەیاندوو کە حەقیان بەسەر ناوچە کوردیەکانەوە نیە. ئەمە فرسەتێکی زۆر گرنگە بۆ ئێمە کە تەداخل لەو شەڕدانەکەین، چونکە لە ڕاستیە بۆ ئێمە چ حکوومەتی عێراقی چ داعش ڕەنگە زیانەکانیان وەکو یەک بێ لە دەرەنجامە، ڕەنگە ڕێبازەکانیان جیاواز بێ. لەمڕۆ بۆ ئێمە زۆر گرنگە خەڵکی کوردستان و هێزە سیاسی کوردیەکان بیر لە پاراستنی ناوچە کوردیەکان بکەنەوە. ئێستا گرنگترین کاتێکە ئەو ناوچانە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان لە ڕووی واقعیشەوە بێت، لە ڕووی دیفاکتۆ، چونکە لەوێ ئاراسێکی تەواوی جەماوەری دروست بووە، چ لەنێو کورد چ لەنێو تورکمان تەنها لەنێو عەرەبیشدا کە یانەوێ ئەو ناوچانە لایەن هێزی پێشمەرگە و پارێزەوە بەڵگەی لەسەرەوەی ئەوان یانەوێ بێن بە بەشێک لەو سیستەمەی کە ئێمە لە عێراقا دامانەوە کە سیستەمی پاراستنی هەرێمی کوردستانە. لەمڕۆ بۆ کورد وا گرنگە خۆی بپارێزێ لە شەڕی نە بە نوێنەراتی مالکی و نە بە نوێنەراتی داعش و نە لە دژی هەریچی هیچێکیان، بەڵکو ئێستا کاتێوەیە کە سنوورە پارێزە پێم وایە ئەگەر بێت و نەکەوینە شەڕەوە دەستکەوتێکی زۆر گرنگە بێ. هێشتا بەڕاستی ڕووداوەکان زۆر ڕوون نین، تەمام ژوور لێڵیەکی زۆر هەیە کە گومانەکرێت لەوەی ئەمە دەستی دەرەکیشی تیابێەوە، ڕەنگە ئەمە جۆرێک لە موامەرە بێ بۆ تێکدانی ڕۆژی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش. بۆیە باشترین حاڵەتەوەیە کورد ماڵی خۆمان ڕێخین لە ناوخۆی هەرێمی کوردستان و سنووری جوگرافیای کوردستان ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم هێزی پێشمەرگە لەوێ قایم بکەین بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانی کورد لەو ناوچانە. هاوڵاتیان و چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان لە یەک ئاراستەوە هۆشیاری دەدەن لە سیاسەتی گواستنەوەی جەنگ و ئاڵۆزەکانی بۆ خاکی هەرێم و ناوچە دابڕێنراوەکانی. بە جۆرێک هەرێم نەبێتە لایەنی سێمی ئەو شەڕە کە ماوەی چەند ساڵێکە بەرەوکی عێراقی گرتو و لە دوایین پێشهاتیشدا سنوورەکانی هەرێم لە ترۆپکەی قۆناغێکی مەترسیدار نزیک بکاتەوە. هێش و ئەحمەد، کورتسات نیوز، سلێمانی.